تا ئێستا زانیوتە مانگیران چۆن ڕوودەدات و هۆکاری سووربوونی مانگ چییە؟ مانگیران بریتیە لە دیاردەیەکی ئاسمانی کە تێیدا زەوی دەکەوێتە نێوان خۆر و مانگەوە. کاتێک خۆر، زەوی و مانگ لەسەر یەک هێڵی ڕاست ڕیز دەبن. زەوی ڕێگری لە گەیشتنی تیشکی ڕاستەوخۆی خۆر دەکات بە مانگ. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی مانگ بچێتە ناو سێبەری زەویە و بە شێوەیەکی کاتی تاریک ببێت. لە کاتی دیاردەی مانگیرانی تەواوەتیدا مانگ ڕەنگێکی سوورباو یان پرتەقاڵی وەردەگرێت کە زۆرجار بە مانگی خوێناوی ناو دەبرێت. ئەم دیاردەیە بە هۆی تێپەڕبوونی تیشکی خۆر بەناو بەرگە هەوای زەویدا ڕوودەدات. بەرگە هەواکە وەک پاڵێوێک کار دەکات کە ڕەنگی شین لە تیشکەکەدا بڵاو دەکاتەوە، بەڵام ڕێگە بە تیشکی سوور دەدات کە بەردەوام بێت. پاشان ئەو تیشکە سوورە دەچەمێتەوە و دەکەوێتە سەر ڕووی مانگ. ئەمەش هۆکاری دەرکەوتنیەتی بەو ڕەنگە. تەواوی پرۆسەی مانگیران لە چەند خولەکێکەوە تا چەند کاتژمێرێک دەخایەنێت. دوای پرۆسەکە ڕەنگ و ڕووناکی ئاسایی خۆی وەردەگرێتەوە و سووڕی ئاسایی خۆی دەست پێ دەکاتەوە. ئەمە قۆناغ و کاتی ڕوودانی مانگیرانەکەی ئەمڕۆیە کە 82 خولەک مانگیرانی تەواو ڕوودەدات. قۆناغی یەکەم دەستپێکی مانگیرانی نیمچە سێبەر، کاتژمێر 6:28 خولەک. قۆناغی دووەم دەستپێکی مانگیرانی سێبەری تەواو واتە گیرانی بەشێکی لە کاتژمێر 7:27 خولەک دەست پێ دەکات. قۆناغی سێەم دەستپێکی مانگیرانی تەواوە کە لە کاتژمێر 8:30 خولەک ڕوودەدات. قۆناغی چوارەم گەیشتن بە زۆرترین ئاستی مانگیرانی تەواو لە کاتژمێر 9:11 خولەک. قۆناغی پێنجەم کۆتایی هاتنی قۆناغی مانگیرانی تەواوە لە کاتژمێر 9:52 خولەک. قۆناغی شەشەم کۆتایی هاتنی قۆناغی مانگیرانی نیمچەییە لە کاتژمێر 2:56 خولەک. قۆناغی حەوتەم کۆتا قۆناغا کۆتایی هاتنی قۆناغی مانگیرانی نیمچە سێبەرە لە کاتژمێر 11:55 خولەک.